تیرۆری سیاسی چییە؟ تیرۆر زاراوەیە کە بۆ کوشتن بە شێوەیەکی ڕێکخراو و پلان بۆ داڕێژراو کە تێیدا کەسێکی دیاریکراو دەکرێتە ئامانج کە لە بواری فکری و سیاسی یان سەربازیدا کاریگەری هەیە. هۆکاری سەرەکی تیرۆرکردنی ئەو کەسەش پەیوەستە بە بیر و باوەڕیەوە. ڕێکخەرانی کردداری تیرۆرکردنەکە کەسی بە ئامانجگیرا و بەڕێگر و لامپار لە نێوان خۆیان و بیر و کار و پرۆژەکانیاندا دادەنێن. لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە چەند ساڵی ڕابردوودا تیرۆری سیاسی تا ڕادەیەکی بەرچاو زیادی کردووە کە بەهۆی کار و بیر و باوەڕەکانیان یان شاردنەوەی هەندێک تاوانی گەورەتر کراون بە ئامانج. ئەم تیرۆرەش تەنها تیرۆری جەستەیی نییە، بەڵکو لە هەندێک کەیسدا تیرۆری معنەوی گیراوەتە بەر بە مەبەستی بێدانکردنی کەسایەتی و چالاکان، نمونەی دروستکردنی وێنە و بڵاوکردنەوەی تۆمەت بۆ پارلەمانتار و ڕۆژنامەنووسان. دیارترین ئەو کەیسانەی لە چەند ساڵی ڕابردوودا ڕوویانداوە بریتین لە تیرۆرکردنی عەبدولستار تاهر شەریف ساڵی 2008، تیرۆرکردنی سۆران مامەحەمە ساڵی 2008، تیرۆرکردنی سەردەشت عوسمان لە ساڵی 2010، سوتاندنی کەناڵی NRT لە ساڵی 2011، فڕێدانی بۆمب بۆ سەر کەناڵی NRT لە ساڵی 2013، تەقەکردن لە شاسوار عەبدولواحید لە ساڵی 2013، کوشتنی کاوەگەرمیانی لە ساڵی 2014. هەروەها ئەو کەیسانەی کە لای هاوڵاتیان بووەتە جێگەی گومان گیان لە دەستدانی زانا محەممەد ساڵح قائیمقامی پێشووی سلێمانی لە زینداندا لە ساڵی 2012دا، کوژرانی فەرەیدون جوانڕۆیی لە ساڵی 2015دا، گیان لە دەستدانی غازی ئەدروشی بەرپرسی پێشووی دادگای هەمیشەیی سەربازی هەرێم لە ڕۆژی 8 نۆی 2015دا. دوامین کەیسی تیرۆری سیاسی دەکرێت کوژرانی فەرەیدون جوانڕۆیی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بێت. لە 25 ئابوو لە سەرەتای ڕووداوی گیان لە دەستدانی فەرەیدون جوانڕۆییدا بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەولێر ڕایگەیاند لە ڕووداوێکی هاتوچۆدا فەرەیدون جوانڕۆیی گیانی لەدەستداوە و هیچ هۆکارێکی تر لە پشت ڕووداوەکەوە نەبووە. نەک هەر ئەوە، بەڵکو بەڕێوەبەرایەتی پەیمانگەی پزیشکی دادوەری هەولێریش ڕایگەیاند بەپێی ئەنجامی توێکاری کە لە سەرتەرمی فەرەیدون جوانڕۆیی کراوە دەرکەوتووە بەهۆی ڕووداوی هاتوچۆ و گیانی لەدەستداوە. زۆر تیژڕۆ بووە لە تیژڕۆیەکەی دەرکەوتووە کە خۆی بە شۆستە داداوە. بە هەمان شێوە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر ڕایگەیاند بەهۆی تیژڕەویەوە ئۆتۆمبیلەکەیان خۆی کێشاوە بۆ شۆستەکەیەکدا و لە ئاکامدا فەرەیدون جوانڕۆیی و یەکێک لە پاسەوانەکانی گیانیان لەدەستداوە. بەڵام دوای 2 هەفتە لە ڕووداوی کوژرانی فەرەیدون جوانڕۆیی پۆلیسی هەولێر بە پێچەوانی ڕاگەیەندراوەکەی پێشوویانەوە ڕایانگەیاند فەرەیدون جوانڕۆیی لەلایەن چەند کەسێکەوە تەقەی لێکراوە و بەهۆیەوە گیانی لەدەستداوە و بە کوژەکانیشی ئۆتۆمبیلی درعی سەربازیان پێبووە. بەپێی ڕاگەیەندراوی بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەولێر ئەو 5 کەسە لە یەک خانەوادە بوون و دوژمنداری خانەوادەیەکی تر بوون و بە هەڵەهێرشیان کردۆتە سەر فەرەیدون جوانڕۆیی. ئەوەی زیاتر گومانەکان قوڵ دەکاتەوە چۆن دەکرێت هەرسێ بەڕێوەبەرایەتی پۆلیس و هاتوچۆ و پزیشکی دادوەری بە هەڵە دەرئەنجامی ڕووداوی کوژرانی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێک لە حەزبە گەورەکانی کوردستان بکەن، یان ئەو بابەتە تیرۆری سیاسی بووە و هێشتا بکەرە سەرەکیەکانی ئاشکرا نەکراون. ئێوارەی 8 ئەیلول بە هەمان شێوە هەواڵی کوژرانی غازی ئەتروشی بەرپرسی پێشووی دادگای هەمیشەیی سەربازی هەرێم بڵاو بوویەوە. دکتۆر تارق نووری بەڕێوەبەری ئاسایشی هەولێر بە NRT ڕاگەیاند غازی ئەتروشی بە چەکەکەی خۆی کوشتووە، بەڵام ئەوەی جێگی سەرنجە دوای بڵاوبوونەوەی هەواڵی گیان لە دەستدانی ئەو بەرپرسەی پێشووی دادگای هەمیشەیی سەربازی هەرێم بەشێک لە دەستگاکانی ڕاگەیاندن دەڵێن غازی ئەتروشی لە بەردەم ماڵەکەی و بەشێکی تریش دەڵێن لە فەرمانگەکەی خۆیدا خۆی کوشتووە. بەپێی زانیاریەکانی NRT غازی ئەتروشی کەسێکی نزیک و باوەڕپێکراوی بنەماڵی بارزانی بووە و ئاوەڵی مەلا مستەفا بارزانی بووە. پێشتریش لەلایەن سەرۆکی هەرێمەوە کەیسی لێکۆڵینەوە لە فایلەکانی دەستگای هەواڵگری عێراقی پێسپێردرا بوو. ئەو تیرۆرەی بەرامبەر ڕۆژنامەنووسان و چالاکان و سیاسەتمەداران و بەرپرسانی سەربازی دەکرێت دەچنە جۆرێکی جیاوازی تاوانەوە کە بکەرانی ئەم کردەوانە ناتوانرێت بە شێوەیەکی ئاسایی و بەڕێکاری یاسایی و لەلایەن دەستگاکانی جێبەجێکردنەوە دەستگیر بکرێن. ئەوەی ئەم جۆرە تاوانانە لە تاوانی ئاسایی جیا دەکاتەوە ئەوەیە کە بکەرانی تیرۆری سیاسی تاوەکو ئەو ڕۆژەی گۆڕانکاری بەسەر حوکمی سیاسی دادێت نادۆزرێنەوە، وەکو ئەو جینۆساید و تیرۆرە سیاسیانەی کە لە سەردەمی بەعەزدا ڕوویاندا، بەڵام دوای گۆڕانی حکومڕانی لە عێراقدا ئینجا بکەرانی تیرۆرە سیاسیەکان دەستگیر کران و سزادران.